سڵاوتان لەبێ خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم کە دیداری تایبەت مژاری سیاسی بە تایبەتی هەڵەبژێرەوە دەوەسێت لەسەر پرسەکانی ڕۆژ مژاری گەرمی ڕۆژ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە کە خوێندنەوەی یەکەم و دووەم کراوە بۆ ینی پێشنیاریەوە کراوە کە چۆن تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بۆ زیاتر لە ساڵێ بەم هۆکارانە بۆچی ینی هۆکاری درێژکردنەوە کە چییە و چەندێک ئەم پێشنیارە یاساییە ینی چەندێک یاساییە لەگەڵ چاودێری سیاسی لە بواری هەڵبژاردن کاک دیار نەسرەدین کەریم لەگەڵمانە دەچمەنێەوە ئەم قسە و باسە کاک دیار و خێراتی. سپاس کاک چۆمان، سپاس بەوەی کە ئەمە چەندەمین جارە دەرفەتەی بە من بە بەرنامەکەی جەنابەت ئامادە بم. سپاس بە جەنابەت. سپاس بە بەڕێستان کاک دیار. بەم پرسیارە من بڕۆمە نێو قسە و باسەکە و زیاتر مژارەکە دەوڵەمەندترەکەم بە کۆمەڵە پرسیاری تر هۆکاری درێژکردنەوە کە چییە؟ یعنی کە ئێمە دەیبینینەوە سەرۆکی هەرێمی کوردستان لە پێشووترا ینی 6 دانا بۆ کۆتایی ینی ماوەی کە دوایەوە کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێ بۆچی تەرحی ئەمە کرا پێشنیاری ئەمە کراوە کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە و هەڵبژاردنەکان دوا بخرێت. کاکە چۆمان دووبارە سپاس سەبارەت بە پرسیاری جەنابێت. ئێمە ئەبێت بە جۆرێک لە جۆرەکان بابەتی درێژکردنەوەی خولی یان تەمەنی ئەم خولی پەرلەمانی کوردستان ببەستینەوە بە هۆکار و یان ئەو لێکتێ نەگەشتانی کە هێز و لایەنە سیاسەکان وای کرد کە ئەم هەڵبژاردن نەکرێت، هەڵبژاردن کە بڕیار بوو لە یەکیدا ئەوە هەڵبژاردن بکرێت. خۆی ئێمە ئەگەر بە بیرمان بێتەوە لە سینۆی ساڵی 2010 ئێمە هەڵبژاردنمان کرد کە ڕۆژی سینۆ ڕۆژی دەنگدانی خەڵکی کوردستان بووە بۆ ئەم خولەی ئێستای کە پەرلەمانی کوردستانی دیایە خولی پێنجەمە. وەکو باسم کرد ئەگەر ئێمە بیبەستینەوە بەیەکەوە یان کەواتە ئەم دوو بابەتە پەیوەستن بەیەکەوە. هۆکاری سەرەکی بە بڕای من ئەوە بوو کە هێز و لایەنە سیاسەکان جا بە هەر هۆکارێک بێت هەر زوو نەکەوتنە خۆیان بۆ ئەوەی کە ئەو کێشانی کە ئێستا ماوەیەکی زۆرە بەدەستەوە ئەناڵێنن هەر لە بۆ نمونە لە یەکێک لەو کێشانە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان بوو یان ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کە ئەو ئەنجومەنە بەڕێزەکە لە نۆ ئەندامی پێک هاتوون کە پیان دەوترێت کۆمیسیار ئەم نۆ ئەندامە ماوەی نزیکەی 2 ساڵ زیاترە ماوەی یاساییان بەسەر چووە. ئەمانش هەر یەکیان نوێنەرایەتی هێزێک دەکات لە ئەو هێزانش لەو ئەو هێزانش ئەو هێزانن کە لە ناو پەرلەمانی کوردستانە کورسیان هەیە. ئەمە و هۆکاری دیکەشی سیاسی کە پەیوەستن بە بار و دۆخە ئاڵۆزەکەی کە لە بەغدای پایتەختی عێراقا هەیە. هەموو ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون بۆ ئەوەی کە هێز و لایەنە سیاسەکان نەگەنە نەتیجەیەک، نەگەنە ڕێککەوتنێک سازانێک سازژێک بۆ یەک بکەن بۆ ئەوەی کە بتوانن لە کات و وادەی خۆیان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن. ینی ئەمە بەم ئیشکالانە بڕێنەوە ئەم قسە و باسەوە کە ینی ئایرەشەکان درێژ کرانەوە بە نمونە لە 2010 ئێمە بگرین بۆ 2022 کۆمەڵی لایەنان ساحبیان کردو یاخودەنگەکانیان بەو شێوێ ینی نییە بە نمونەی قسەکەی بەڕێستان کە لە کۆمیسیۆن نوێنەریان هەیە بەڵام لە هەمان کاتا لە هەڵبژاردنەکانە ئەمە دەیان بینینەوە دەنگێکی وهایان نێنە. ینی لەو کاتەوە لەم پەڕەکان ئایرەشەکان درێژ کرانەوە لە ڕووی سیاسیەوە تا گەشتوتە ئێرە کێسە قسە و باز لەسەرەوە کرێکە ئەتمۆسفیری سیاسی لەبار نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. من لە بیرمە لە کاکە چۆمان لە بیرمە لە چەند بەرنامەیەک ئاماژەم بۆەوە کردووەکە من نازانم هۆکاری چی بووە هێز و لایەنە سیاسەکانی سەر ساحەی سیاسی کوردستان بۆچی لە کاتی خۆیان کە ئەیانزانی ئەوە وادەی هەڵبژاردننی یەکی دەی ساڵی 2022 نزیک بۆتەوە کاتێک ساڵێکی مابوو کاتێک پێش ساڵێک ینی ئەبواە خەمی ئەویان بخواردا کە ئەو کێشانەی کە
دروست بوون یان ئەو هێز و لایەنی سیاسی هەبوو کە داواکاری هێناوەتە پێشەوە داوایەوە کات کە ئێمە سیستەمی هەڵبژاردنەکان لە یەک بازنەیەوە بکەینە فرە بازنە یان هێز و لایەنی سیاسی ترمان هەبووە کارۆک و جەنابەت باسی کرد لە هەڵبژاردننی ساڵی 2010 ژمارەیە کورسی هێناوە ئێستا ئەو هێزە سیاسیە ئەو قوت و هێزەی نەماوە توانای ینی دەنگێکی کەمی هێناوە و تواناکەی جارانی نەماوە لە ڕووی سیاسی و جەماوەریەوە ئەمانە هۆکار بوون بۆی کە هێزەکانی تر ئەوانەی کە ژمارەی کورسەکانیان زیادی کردو بەراورد بەوانی کە کەمی کردە داوای گۆڕانکاری بکەن لە هەیکلێتی کۆمیسیۆن لە هەیکلێتی یان بە دروستی لە هەیکلێتی ئەنجومەنی کۆمیسیارانە کە ڕاستە ئەوان وادەکەیان بەسەر چووە. بەڵام کێشەی سەرەکی تەنها بەسەرچوونی وادە یاسایەکەی ئەوان نییە کێشەی سەرەکی ژەوەیە کە ئێستا هێزی سیاسیمان هەیە لەو ئەنجومەنەیە چەند ئەندامێکی هەیە لە ئەنجومەنی کۆمیسیاران بەڵام ئەگەر ئێستا بە ئێستحقاقی هەڵبژاردن بەڵێ بە ئێستحقاقی هەڵبژاردننی تازە بیکەیت ئەم هێزە ئەو ژمارە ئەندامی دەست ناکەوێتەوە لەبەرەوە خەڵکی تریان هێزی تر خواستێتی لە گفتوگۆ و لە دانیشتەکانی داهاتووە حیسەی خۆی بەرکەوتەی خۆی لەسەر حسابی ئەو لایەنانی تر کە ژمارەی دەنگ و کورسەکانیشان کەمی کردووە ئەو حسەی خۆی لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانە زیاد بکات. ئێمە ئەگەر ئالێرا بچووکی نەکەینەوە تەوەری بەرنامەکەی جەنابەت بابینەوە سەر تەوەرە ڕئیس سەرۆکیەکە کە هۆکاری چییە؟ پەرلەمانی کوردستان ئێستا ئەوێت تەمەنی ئەم خوڵی خۆی درێژ بکاتەوە. دەقیقمە باسمان لەم پەڕانە کرد کە کات گرنگە ئێمەش دوجار باز لە کاتەکەین کە کاتەکە لە پەرلەمانی کوردستان ینی درێژ کراوەتەوە لە نمونێەوە ینی قسە و باز لەسەرەوە بوو ئەگەر هەڵبژاردن بکرێ بە یەک بازنی بە بفرە بازنی بە یاخود بە داخراوە بێت تا ئەو ڕادەیەک چوون کە ئەمە بۆ هەرێمی کوردستان هێڵی بڤەیە ئەویش نوێنەرانی نەتەوەکان لە ینی کە نوێنەراتی نەتەوەکانەکەن پەرلەمانتارەکان ینی دەستی کەمە نەتەوە نابێت تا ئەو ڕادێ ینی بەو شێوەی ناویشان بهێنرێت ئەوان نەتەوەن نوێنەری خۆیانە ینی دەستیان برد بۆ ئەو تەسامح و تۆلێرانسە قوڵی کە بە مێژوو لە لای کووردە. ڕاستە خۆی ئێمە لە ناو کووردا هەمیشە تەسامح و یەکریزی و برایەتی و لەگەڵ گێلانی تر لەگەڵ نەتەوەکانی تر ئەمە هەمووی گێلی کورد بۆ ناسراوە تەنانەت هێزێکی سیاسی گەوری سەر ساحەی کوردستان کە پارتی دموکراتی کوردستانە هەمیشە لە دوای لە شۆڕشی ئەیلولیشە و ئەگەر جەنابەت دیقەت بیان مێژوو گوزەرێ بکەین بە مێژووە بۆمان دەرەکەوێت کە لە شۆڕشەکانی پێش شۆڕشی ئەیلولیشە هەمیشە کورد یان سەرکردە سیاسەکانی ئێمە گرنگی تایبەتیان داوە بەو نەتەوانی کە لە ناو نەتەوەی کوردان و ژمارەیان وەک بە ژمارە لە ئێمە کەمترە ئەمە بۆ خۆی جێی شانازیە ئەمەش هۆکارە بۆ یەک بووی نەتەجەی متمانەی وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی زلهێزی جیهان کە چاویان لەوەیە ئێمە مافی نەتەوەکانی تر و ئاینەکانی ترمان پێشێل نەکردووە ئەمانە هەمووی بۆ ئێمە گەورەی و سەروەریە بەڵام لە ئێستاە چەند هێزێک پەیدا بوون بە هۆکاری شکستە ناوخۆیەکان کەمبوونی ژمارەی کورسیەکانیان کەمبوونی دەنگدەری ژماری دەنگدەرانی خۆیان هاتوون هێشتا پرۆسەکە دەستی پێ نەکردو ئەوان بڕووبیانوەگرن ڕووبیان و ئەدۆزنەوە تابلۆ جوانە بشێ ئەو تابلۆی ئەشێوێنن ئەیانەوەی بیشێنن بڕۆشم پێ بکە کاکە چۆمان بەدەست ئەوان بواە بەخواستی ئەوان بواە دەمێ بوو ئەو تابلۆیان شێواندە بوو یان ڕێک بە جاریشکە ئاندوریەوە بە بەرجی خۆیان کە بە پڕ بەبەری خۆیان بێت ئەوان جۆ بۆ نادەن کە ئەمە کەمەنەتەوەیاتیە یان ئەمە ئاینێکە لە ناو ئاینەکەی لەگەڵ ئێمەیە وەکو موسڵمان مەسیحی یەزیدی ئەوان جۆ بۆ نادەن ئەوان گرنگ بەلایەنەوە بەرژەوەندیەکی کاتی سیاسی بەرژەوەندیە بەڵێ حیزبیەکەشە تەنانەت سیاسی نییە لە پێناو بەرژەوەندی گەلی کووردا بێ بەرژەوەندیە حیزبیە تەسکەکەیە کە بۆ خۆیانە ئەمانە هۆکار بوون هەروەکو عەرزم کردی ئەگەر جاریشکە باسی کەینەوە مەسەلەی سیستەمی هەڵبژاردنەکان مەسەلەی کەمە نەتەوایەتی و ئاینیەکان یان مەسەلەی کۆمیسیۆن ئەمانە هۆکارێک بوون هۆکارگەلێک بوون لەگەڵ هۆکاری تری دەرەکی
و هۆکاری تریش کە تایبەتەوە ڕۆکو لە سەرەتا ئاماژەم پێکرد هۆکاری تری کە تایبەتە بە بارودۆخی سیاسیەکەی عێراق کە ئێمە وەکو دوو هێزی سیاسی گەورەی کوردمان گەورەمان هەیە کە کورد نوێنەراتی کوردەکەن لەسەر ساحەی سیاسی و عێراقیش کە پارتی و یەکێتین ئەم دوو هێزە هەمومان نەزانین تا ئێستا نەگەشتوونە تا ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەسەر دیاریکردنی کەسێک لە شوێنی سەرۆک کۆماری ئێستایی عێراق ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە لە وادی خۆیان هەڵبژاردن نەکرێت کە بە نەکردنی هەڵبژاردنیش لە ڕاستیە سەر ڕای چەق بە سوودۆخی سیاسی عێراقی بە نەکردنی هەڵبژاردن ئێمە ئەکەوینە فەراغێکی سیاسی و یاساییشەوە لەبەرەوە پەرلەمانی کوردستان بۆ دروستنەبوونی فەراغێکی سیاسی و یاسایی پرسیارەکەمە ینی کە بە پرۆژە یاسایە کە تەمەنی پەرلەمان درێژەکرێتەوە هەرێمی کوردستان ناکەوێتە بۆشایی یاساییەوە هۆکاری سەرەکی ئەوەیە ڕاستە هەندێک دەنگی ناڕازی هەیە دژی ئەم پرۆژە یاسایەن دژی ئەم یاسایەن کە لە 11 ئەندام پەرلەمان 84 بۆ نزیکە 85 ئەندام پەرلەمان رازین لەسەر ئەوەی کە لە خوێندنەوەی سێمە یان لە هەفتەی ئایندە کە پەرلەمان دانیشت لەگەڵ ئەم یاسایە ئەبن ژمارەیەکی کەم کە لە 25 تا 26 کەسێکە بێ پێچەوانەی خواستی یان پێچەوانەی خواستی زۆرینە دژی ئەم یاسایەن بەڵام بەدیدی ئێمە بەرژەوەندیە گشتیەکە لەوەیە کە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بەرژەوەندی سیستەمی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان لەوەیە کە ئێمە ئەگەر قوربانیشمان دابێت ئەگەر هەچیەکمان کرد بێ ئەبێ ئەم خولە بۆ ئەو ماوەی کە پێویستە درێژی بکەینەوە بەڵام بەو مەرجەی کە ئێمە لە کات و وادەی دیاریکراو کە دیاری ئەکرێت لە یاساکەیە ئێمە بتوانین تا ئەو کاتە ماڵی خۆمان ئامادەکەین خۆمان نوێکەینەوە ئەو گرفتانی لە بەردەممانە بوون لەمپەڕ بوون لە لێگەشتنی هێزە سەرەکیەکان وەکوی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی ئەم بتوانین ئەم لەمپەڕانە لا ببین بتوانین یەک بگەینە نەتیجەیەک بگەینە دەرەنجامێک کە بتوانین لە وادی خۆیان لە ساڵی ئایندە کە دیاری ئەکرێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت. کاک دیار من بە سیاسیانە قسە لەگەڵ بەڕێستانە کەم لەوەی کە هەڵبژاردن دەکرێت یعنی عادەتەن کێمەی بینینەوەی هێزەکان دەکەونە سەروی گەلاکی یەکتر بۆ ئەوەی زیاتر سەرنجی دەنگدەری خۆیان ڕاکێشن بە هەر توانای تەکنیکی بێ توانای لۆجیسی بێ هەرچی بێ ئەگەر ینی سیاسیانە کە ئەڵم پرسیارەکە بکەم بەو شێوەیە کە هێزە سیاسەکان پێکەوە تەبانە بن بڕۆنە ناو پرۆسەیەکی سیاسی پرۆسی هەڵبژاردنەوە کە سیاسیە هەندێک تر بارودۆخی سیاسی ئاڵۆستر ناکات باشتر نییە ینی بارودۆخی حزب سیاسەکان لەبارتر بێ پاشان بڕۆنێ و ناکۆچە سیاسی قۆڵەکە کە ویش هەڵبژاردنە ئەمە لە ڕووی سێبارەیەکەم لە ڕووی سیاسی ینی تۆ ئێمە کاکە چۆمان ئێمە باسمان لەوە کرد هۆکاری نەکردنی هەڵبژاردن لە ساڵی 2022 لەیەکی دەی 2022 هۆکاریەوە بوو کە ئێمە لێک ترازاوین هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بە هێزە گەورەکانەوە بە حیزبە گەورەکانەوە تا ئەوانەشی کە لە یەک خاوەنی یەک کورسین لە پەرلەمانی کوردستانە لێک ترازاوین یەک ڕیز نین ئەمانە هۆکار بوون کە ئێمە ئەو هەڵبژاردنە نەکەین کە ئەمانە هۆکار بوون بۆتە دەرەنجامی کە ئەمڕۆ ئێمە بە ناچاری ئەبێ قوربانی ئەوە بین کە پەرلەمانی کوردستان تەمەنەکەی درێژکەینەوە خولەکەی تەمەنی ئەم خولە درێژکەینەوە بەڵام ئەبێ پرسیارەکەی جەنابەت من ئاوای لێ تێگەم ئێمە ئەبێت ئەم یەک ڕیزی کە نەمان بووە دروستی بکەین ئەم ناوماڵی کورد ئەبێ ڕێک بخەینەوە ئاساییە لە هەموو شوێنێکی دینە حیزبە سیاسیەکان هەمان بەرنامە و ئەجندا و دنیابینیان نییە چونکە ئەگەر هەمان ئەجندا و بەرنامە و دنیابینیان هەبووە کەواتە پێیسمان بۆ هەموو حیزبە سیاسیە نابوو لە کوردستانە بەڵام لەگەڵ ئەوە شەکە ئێستا ئێمە ژمارێکی زۆر لە هێزی یان لە حیزبی سیاسیمان هەیە
پێویستمان بۆیە کە بیر لە خەمی خەڵک بکەینەوە، بیر لەوە بکەینەوە کە ئێمە نەتەوەیەکین مافمان خوراوە تا ئێستا نەمانتوانیەوە داوای مافە سەرەکیەکەی خۆمان بکەین کە سربەخۆیی کوردستانە لەکەواتە لەبەرەوەی ئێمە نەتەوەی سەردەست نین ژێردەستین با ئێمە هیچ نەبێت لە ناو خۆمانە بەزەی یەکمان بە خۆمانە بێتەوە خەمی خەڵک بخۆین، خەمی خەڵک خەمی سەرەکی حیزبە سیاسەکانی کوردستان بێت، خەمی حکوومەت بێت کە هەرواشە کابینینەوە درێخی نەکردووە لە خزمەتکردنی خەڵک، بەڵام لەگەڵەوەیە ئێمە پێویستمان بەوەیە لە ئایندە لە ئەو ساڵی کە وەکو پاسێک داومانە بە خۆمان لەو ساڵەیە بتوانین لاینی کەمی لە 50 بۆ لە 70 کێشە سیاسیەکان لە خۆمان بە دوورکەینەوە چارەسەریان بکەین بۆی بتوانین لە ئایندە لەو کاتی کە پەرلەمانی کوردستان دیاری ئەکات ئێمە هەڵبژاردننی داهاتوو بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجامی بدەین کە بەوەش بێگومان سەقامگیریەکی سیاسی و کۆمەڵاتی و تەنانەت ئەتوانم بڵێم ئابووریش دروستە بێت و یەتەکایەوە کە سوودمەندی یەکەم لەم هەموو سەقامگیریە چێ خەڵکی کوردستان کاک دیار قسەکان و مەفهومە ینی بەم مانایە ئەگەر ئەم تەمەنی پەرلەمان ینی درێژ بکرێتەوە لە ڕووی کۆمەڵناسیەوە ینی چ زیانێک ئەگەێنێ بڕستە نامەژشتان نییە بەوەی کە بارودۆخی سیاسی هەندێک تر ئاڵۆز نابێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ینی کۆی کایەکانی ژیان تەمەنی پەرلەمانە گەر درێژ بکرێتەوە یا شتێکی وها ناگۆڕە لە ڕووی دیموکراسیەوە ڕەنگە سوالێک دروست بکرێت بەڵام لە ڕووی ژین و ژیارەوە بۆ ئاستی کۆمەڵایەتی بۆ کۆی سێکتەرەکان زیانێکی وای نییە. ئێمە گەر تاوانە ئەم پرسیاری جەنابەت یان ئەم ڕوونکردنەوەی جەنابەت دوو دیوە هەر وەکو جەنابەت باسی لەوە کرد لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە ئێمە پێویستمان بەوە بوو کە ئەم تەمەنەی یان ئەم خولەی پەرلەمان تەمەنی درێژ نەکەینەوە لە کاتی خۆیان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت بەڵام لەبەرەوەی کە ئەمە واقعەکەیە وەکو وتیشمانە مواقعە دەرەنجامی ئەو کێشانەیە کە لە ماوەی ڕابردوو خەڵکی کوردستان بە چاوی خۆی دیوێتی لەمسی کردووە هەستی پێ کردووە کە کێشەکان لە نێوان هێز و لایەنە سیاسەکان ڕۆژ بە ڕۆژ تۆختر و قوڵتر بووە ئەمە هۆکارەکان من ئێمەش لە پێناوی ئەمەی کە ئەم وەزعە لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و وەکو باسمان کرد سیاسیشەوە لەوە زیاتر قوڵ نەبێتەوە ئێمە مەجبورین یعنی خەڵکی کوردستان و هێزی و لایەنە سیاسەکان مەجبورن قوربانی بدەن بە شتێک لە پێناوی وێنە گشتەکەیە کە ئەویش سەقامگیریە سەقامگیری لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە بەڕاستی خەڵکی کوردستان بە ئەتوانم بڵێم خەڵکی جیهانیش لەژێر کاریگەری فشارێکی زۆری قورسایی ئابووری و گرانی نرخ و تەبانەمانش دەرەنجام و هۆکاری شەڕی ئۆکراین و ئەو ناتەبایی و ناڕێژی کە لە نێوان زلهێزی جەمسارەکانی دنیاە هەیە بەڵام ئەمانە حتمما کە لە دنیا هەیە تەسیراتی ئەگەر ڕاستە خۆش نەبێت ناڕاستە خۆ کردوێتە سەر ئێمە ئێمەش لە پێناو تێپەڕاندنی ئەمە لە بۆی ئەمانە هەمووی قوڵتر نەبێتەوە قوربانی ئەدەین بۆ ئەوەی کە لە هیچ نەبێت لە ئایندەیەکی نزیکە کە من پێم وایە ساڵێک یا ساڵوینێک ساڵێک و 3 مانگ یا 4 مانگ بووە ئەگەر ئێمە بتوانین ئەو خەڵکی خۆمان ئەو دەنگدەری ئێمە دەنگدەری کورد ئەگەر بەوە بتوانێت کێشەکانی خەمی بارگرانی سەرشانی بەوە چارەسەر بێ با بیکەین بەڵام بە نەکردنی کێشەکان بەم لۆژیک و بەم چواندنە ئەوە تا عراق ئەیبینین پێشوەختە چوەنێ و هەڵبژاردنەکانەوە ینی مادام ناکۆکی سیاسی هەبوو ناکۆکی سیاسی لە نێوان شیعە ئەو تا بارودۆخی عراق بینین لە ساڵێک زیاترە ناوکیەکانی دیموکراسیەت و دەنگدان و پەرلەمان هەندێکتر نێوماڵی عراقی پەرد کرد ڕاستە ینی بەم چواندنە ئێمە ئەتوانین پێشبینیە بکەین بۆ پێش ئەوەی کە هەڵبژاردن بکرێت گەر نێو ماڵی خۆت ینی ئاشتی تەبایەتیانە بێ هەندێک تر ینی بارودۆخی سیاسی نالەبار ئەکرێت کاک دیار بەدەلەوە ئێمە مزایدی سیاسیش بینینەوە ینی خۆ جەماوەەر نابێ ینی ئەوە نەبینێتەوە کە مزایدی سیاسی ئەکرێ بە نمونەیەکێک لەو پەرلەمانتارانە چۆن سکاڵای لەسەر خودی کۆمیسیۆنی
ینی هەرێمی کوردستان تۆمار کردووە لە سکاڵەکە ینی ئەکرێ بڵێن دۆڕانی ینی مەبەستم لەوێ ئیش لەسەر ینی ئەوە ئەکرێ کە چۆن حتا کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتی یاسایی نەبێت کە خۆی خۆ بەڕێوەبەریکە ئێمە لە ڕابردوو بەڕاستی قۆناغێکی سەختمان توانم بڵێم تێپەڕانەوە وەکو خەڵکی کوردستان وەکو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێم کابینی نوێم ڕوبەڕووی کۆمەڵێک ئاڵنگاری و کێشەی گەورە و قرس بوو بەڕاستی ئەگەر قەناعەت و توانا و بەهێزی و مکۆڕی سەرۆکی حکوومەت نەبووە هەر کەسێکی کە سەرۆکی ئەو حکوومەتە بووە لەوانەیە هەرزوو لە نیوەی ڕێگە ئیستیقالی کردای وتە من ناتوانم ئەو لە فشارەکە بەڵێ بە هۆکاری ئەو فشارە زۆرانی کە لەسەر خەڵکی کوردستان و تەنانەت حکوومەتیشە بووە ئێمە لە ناو خۆشمانە وەکو ئاماژەمان پێ ناتەبا بووین ناڕیز بووین یەک ڕیز نەبووین ینی هیچ کات هێز ویلایەنی سیاسی بۆ مزایدەی سیاسی بۆ بەرژەوەندی تەسک ئامادە نەبووە تەسحێ بۆ بات کە ئەو کووردە با لە پێناو کوردایەتیە لە هەندێک بەرژەوەندی بێتە خوارەوە کار گەشتەوەی کە لە دوژمنەکانمان هان بن لە پەرلەمانی یان لە دادگای فیدرالی عێراقی کۆمەڵێک داوامان داوا لەسەر خەڵکی کوردستان من ئەوان ئەو داوایانە هەمووی دژی هەستەکەم دژی خەڵکی کوردستانە نەک وەکو خەڵکێک بڵێم تەنها دژی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە حکوومەتە حکوومەتی خەڵکی کوردستانە یەکێکیش لەو خەڵکانەیشکیان کە دەتوان بڵن لە ڕووی نەفسیەوە نەخۆشن کە تۆ بیت مؤسسەیەکی دەستوریت هەیە کۆمیسیۆنێکی دەستوری سربەخۆت هەیە خۆت بی بە دەستی خۆت بتەوێ ئەم کۆمیسیۆنە لە ناو ببی لە پێناوی چییە؟ یعنی هەموو میلەتێک لە دنیاە کە سربەخۆنیە هەوڵەیە بە هەر شێوەیەک بێت تاک بە تاکی هەوڵی بۆ دەن بۆی ئەم لە هەر بە پۆینتێکیش بێت لە بوارەکانە پێشی خات سربەخۆی کات بەرەو پێش بچێ بەڵام ئێمە سێرەکەین خەڵکێکمان هەیە نەخۆشە یەت لە بەرژەوەندی دوژمنەکان یەت ئەچێت لە دادگای فیدرالی کوردە و سکاڵا لەسەر کۆمیسیۆن تۆمارەکە بۆی کە کۆمیسیۆن بەناز کۆمیسیۆن لە هەمان کاتە هەوڵەکانیش نەزۆک دەرەچن وەڵاهی جا من ئالێ ڕاست نازانم بڵێم سپاسی چی یەکەم سپاسی خواوەکەم من سپاس کە ئەو هەوڵە نەزۆکە شکستی پێ هاتووە بەڵام لەگەڵەوەشە سپاس بوو هەروەکو کاکەندرێن سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیاران جەنابیان لە چاوپێکەوتنەکان وتیبووی سپاسی دادگای فیدرالیەکەین کە بە تەواوی ئەو تەموو مژەی لەسەر دەستوریبوونی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان لا بردووە لەبەرەوەی جارجار هەندێک نەیارمان هەیە تەنانەت بڕام پێ بکە خەڵک هەیە لایەن هەیە لە ناو کۆمیسیۆنەکەیە ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانی هەیە پلە و پۆستی باشیان هەیە هەمیشە بە توانج ئەیانو دەم کۆمیسیۆنە ڕۆژێک لە ڕۆژان هەڵەوەشێتەوە لەبەرەی ئەم کۆمیسیۆنە دەستوری نییە پارتی تەنها خۆی دروستی کردووە بۆ ئەوەی کە ڕیفراندۆمی پێ بکات جاری وا هەبوو بە توانج بە تعلیق ئەوەشیان لە ڕووی ئێمادا ئەم خەیاڵدانە بێت چەند بچووک بێت ئینسانێت ینی بۆ ڕادێ بیرکاتەوە کە باوەڕ ناکەم هیچ عەرەبێکی شۆڤێنی تا و ڕادێ بڕاتە ئەو کونج و کە لە بەرانەوە بتوانێت ینی قەزیەکی وا دروستکە لەسەر بڕوان قسەکەی جەنابتە ئەگەر عەرەبێکی شۆفێنی هەر عەرەبێک لە هەر شوێنێکی دنیا شتێکی وا بە کوردێک بڵێ بڕوان پێ بکە کورد ینی بە چاوێکی گومانەوە سێری و قسەیەەکە بەڵام تۆرە یا بڕوای پێ ناکە بەڵام تۆرە کوردێک خۆی لایەنێک خۆی حزوری هەیە لە ناو ئەنجومەنی کۆمیسیارانە لە ناو کۆمیسیۆنە لە ناو پۆینتی کۆمیسیۆنە کەچی زۆر جار ئەوان بە ئێماوتەوە بەڵام من دووبارەیەکەمەوە سپاس بۆ ئەو لایەنەی کە قەراریدا ینی لەبەرەوەی ئەم کۆمیسیۆنە لە سەرەتاوە کە دروست کراوە ڕاستە هەندێک کێشە و کەم و کورتی ئیدارەدان و ئەوی هەیە ئێستش هەیەی بەڵام لەگەڵەوەشە لەسەر بنەمایەکی دەستوری و یاسایی ئەم کۆمیسیۆنە بنیادنراوە ئێستا بە اعترافی دادگای یان بە وەڵام و دوابڕیاری دادگای فدرالی عێراقی کۆمیسیۆنی هەرێمی کوردستان کۆمیسیۆنێکی دەستوریە هیچ خەلەل و لەنگێکی تێدا نیە و لە ئایندەش ئینشاءڵڵا هەر ئەم کۆمیسیۆنە ئینشاءڵڵا بەستافێکی یان بە ئەنجومەنێکی کۆمیسیارانی نوێوە سەرپەرشتی هەڵبژاردننی ساڵی ئاینداکات ینی من وا تێگەیشتم لەنێو قسەکانی کاکدیاریا کۆدێکیش هەبوو لەوەی کە
ئیش لەسەرەوە کراوە کە کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستان بەیان نایاسایی ینی بکرێتە نایاسایی لە دیوێکی ترۆ فەشەلی ڕفراندۆم پیشان بکرێت شتێکی وە؟ وا پیشانە ئاماژەکە یەک و دوو سێ نەبوو. ئەمە هەر ئەوە نییە کە من ئێستا لێرە وەکو تۆمەتێک بیبەخشم و بنەمای نەبێ. من دڵنیا دەکەم چەندین کەسی وەکو ئێمە کە لەناو ئەو کۆمیسیۆنای کارەکە لەوانەیە ڕوبەڕووی ئەم قسەیە بوو بێتەوە ئەو خەڵکە نایارەکانی ڕیفراندۆم لەناو کۆمیسیۆنە لە سەرەتاوە ئەوە پەیامیان بوو ئەیان و جەنابی کاک مەسعود یان سەرۆک بارزانی ئەم کۆمیسیۆنە بڕیاری داوەیە یان ئەم کۆمیسیۆنە دروست کات بەس تەنها بۆ مەسەلەی ڕیفراندۆمەکەیە ئەگەر نا پارتی کە هێزیشی گەورەیە و خاوەنی بڕیارە لە کوردستانە موهتەم نییە بەم کۆمیسیۆنە. یعنی ئەیانویست لە ئەهمیەتی ئەم کۆمیسیۆنە کەمکەنەوە. یەکێک لە دەستکەوتەکانی دیکەی ڕیفراندۆم دروستکردنی ئەم کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی یەکێک لە بڕیارە حەکیمەکانی جەنابی سەرۆک کاتی خۆی کە پێداگیر بووە لەسەرەوەی کە ئەبێت حکوومەت یاریمی کوردستان خەڵکی کوردستان کۆمیسیۆنێکیان هەبێت ئەم کۆمیسیۆنە کۆمیسیۆنێکی خۆماڵی بێت خۆی سەرپەرشتی هەموو ڕاپرسی و هەڵبژارنەکان بکات کە سپاس بە خۆ کە ئێستا ئێمە ئەو کۆمیسیۆنەمان هەیە ڕاستە بەدەر نییە لە کەم و کورتی و هەندێک ئەغڵات و کێشەی شخصی کە لە ناو کۆمیسیۆنەکە دروست بووە بەهۆی هەندێک حیزبەوە منافەسەی هەندێک حیزبەوە دروست بووە بەڵام لەگەڵەوەشە ئەم کۆمیسیۆنە لەسەر پێی خۆی ئەوەستێت بە هیمەتی خەڵکانی دڵسۆز لە ئایندەیە سەرپەرشتی هەڵبژاردننی داهاتووی کوردستانەکە دیشاڵە کاک دیارەگەرنم پێشرا بێتە سەر پرسیارێک یعنی کە گرنگ بوو بێت حەزەکەم وەکو دوا قسە بفەرموویت. من داوا لە خەڵکی کوردستانەکەم یعنی داوا لە دەنگدەری خەڵکی کوردەکەم کە هەمیشە لەگەڵەوە بن کە تاکە مافێک کە خوا پێی بەخشیون ئەوە ینی ناڵێم ئەمە تاکە مافە بەس مافێکی سەرەکیە کە لە ڕۆژی دەنگدانە هەموو کەسێک مافیەوەی هەیە بچێت یار و نەیاری خۆی هەڵبژێرێت لەبەرەوە ئێمە من وەکو کادرێک لە بواری هەڵبژاردنە خوازیاری ئەوم لە هەر لە ئێستەوە خەڵکی کوردستان لە ڕووی نەفسیەوە خۆی ئامادە بکات بۆ ئایندە بۆ هەڵبژاردنێک کە لە پێشمانە دڵنیاش دەکەم لەو هەڵبژاردنە خەڵکیش بەشدارە بێت بە پێچوانی ئەو دەنگانەوە کە باز لەواکەن ئەیانوێ خەڵک بڕوخێنن کە خەڵک بەشداری هەڵبژاردن ناکە و خەڵک تااقەتی هەڵبژاردنی نەماوە ڕاستە خەڵک لەژێر فشارێکە بەڵام خەڵک هێشتا هیوای بەوەیە خەڵکە دڵسۆزە کوردەکە ئەوەی کە بڕای بە نەتەوەکەی خۆیەتی بڕای بە ئایندەیە بڕای بەسەر بەخۆیە هێشتا ئەو نوع خەڵکانە ژمارەکەیان هێندە زۆرەکە لە هەڵبژاردننی ئایندەی کوردستانە بەشدار ببن و پەرلەمانی کوردستان خولی شەشەم بەدەستی خۆیان هەڵببژێرن بۆ ئەوەی جاریچکە نەکەینەوە ژێر فشاری نەیارەکانمان و دوژمنە نەوخۆی دەرەچەکانیشمان. دنیا سواز بۆ کاک دیار نەسرەدین کەریم وەکو چاودێری بواری هەڵبژاردن کە لەگەڵمانەبووی زۆر بەخێرە. سپاس کاکە زۆر سپاس بۆ بەڕێستان. خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.